وڵاتانی یەکێتی ئەوروپا حەڤە وڵاتی دیکەی نزیک لە خۆیان بانگهێشتی کۆبوونەوە دەکەن و هەنگاو بۆ دروستکردنی کۆمەڵگەی سیاسی ئەوروپا دەنێن. بە پێی زانیاریە میدیایەکان یەکێتی ئەوروپا خۆی بۆ بانگهێشتکردنی حەڤە وڵاتی دیکەی نزیک لە کیشوەرەکە ئامادە ئاکات بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی کۆمەڵگەی سیاسی ئەوروپا لە سەراستی سەرکردەکان کە بڕیارە مانگی داهاتوو لە پەراوێزی لووتکەی یەکێتیەکە لە چیک بەڕێوە بچێت. بە پێی ئاژانسی ئەنادۆڵ لە کۆبوونەوەکەدا چەندین پرسی وەکو ئاسایش، سەقامگیری، وزە، کەشوهەوا، گواستنەوە و ئابووری تاوتوێ دەکرێن. یەکێتی ئەوروپا گەرچی لە ساڵی 1950ەوە لەلایەن 6 وڵاتەوە دروست کرا، بەڵام بە فەرمی و لە شێوەی ڕێکخراودا لە ساڵی 1993ەوە کەوتووەتە سەر پێ. ئێستا 27 ئەندامی هەیە و سەرۆکایەتی تایدا بە شێوەی خولیە. دوایین وڵاتیش کە چووە ناو ڕێکخراوەکەوە کرواتیا بوو ئەندامێتیەکەی لە ساڵی 2013دا پەسەند کرا. بیرۆکەی سازدانی کۆبوونەوەی کۆمەڵگەی سیاسی ئەوروپا لەلایەن ئیمانوێل ماکرۆن سەرۆککۆماری فەڕەنساوە مانگی حوزەیرانی ئەم ساڵ بە فەرمی خرایە ڕوو دواتریش لەلایەن سەرکردە ئەوروپیەکانەوە پەسەند کرا. بەڕای شارەزایان ماکرۆن کە وڵاتەکەی بەڕابەری یەکێتی ئەوروپا ئازانێ لە دوای چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتیەکە چەند جارێک ئەم بیرۆکەی باس کردووە. لە ئێستاشدا جەنگی ئۆکرانیا و داوای وڵاتە بۆ چوونە ناو یەکێتی ئەوروپا و کێشە سنووریەکان لەگەڵ تورکیا هۆکارن بۆ ئەوەی پێشنیاری دروستکردنی کۆمەڵگە سیاسیەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. شارەزایان پێیان وایە سەرکردەکانی ئەوروپا دەیانەوێ خۆیان لەگەڵ بارودۆخی نوێی جەمسەرگیری جیهانی بگونجێن و جارێکی دیکە قەوارە سیاسیەکەیان دابڕێژنەوە، خۆیان بۆ قەیرانەکانی وزە و جەنگ و ئاوارە و پەنابەران ئامادە بکەن. حوزەیرانی ڕابردوو ماکرۆن ئاماژەی بەوە کردبوو ئەندامبوونی ئۆکرانیا لە یەکێتی ئەوروپا چەند ساڵێک یان ڕەنگە دەیان ساڵ بخایەنێ و لەو ڕۆ پێشنیاریەوەی کردووە لەبری ئەندامبوونی ئۆکرانیا و ئەو وڵاتانەی هەمان بارودۆخیان هەیە دەکرێت لەژێر کۆمەڵگەی سیاسی ئەوروپا کۆ بکرێنەوە. ئەمەش وەک پێشنیارێک بۆ ئەوەی وڵاتانی ئەوروپا لەو شەرمەزاریە ڕزگار بکە کە بەهۆی قبول نەکردنی ئۆکرانیاوە تووشیان بووە. جگە لە ئۆکرانیا پێشتر تورکیاش یەکێک لە وڵاتانە بوو چەند گەڕێکی دانوستانی لەگەڵ یەکێتی ئەوروپا بەڕێوە بردووە بۆ ئەوەی وەکو ئەندام وەربگیرێ، بەڵام دوجار بە فەرمی دانوستانەکان ڕاگیران و ئەندامێتی تورکیا لە یەکێتی ئەوروپا ڕەت کرایەوە. ئێستاش جگە لە 27 وڵاتان دامەکەی یەکێتی ئەوروپا بڕیارە مانگی داهاتوو هەر یەکە لە وڵاتانی ئۆکرانیا، تورکیا، ئەلبانیا، مەقدۆنیای باکوور، مۆنتیگرۆ، سربیا، کۆسۆڤۆ، بۆسنە و هەرسک، مۆڵداڤیا و جۆرجیا و چەند وڵاتێکی دیکە لەسەر مێزی کۆمەڵگەی سیاسی ئەوروپی کۆ ببنەوە و تاوتوی پرسەگەرمەکانی ڕۆژ لەگەڵ وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا بکەن.